پەیوەندیەکانی تورکیا و یەکەتی و یاری سەرپەتی سێر. یەکەتی باز لە دوو هۆکار دەکات بۆ خراپی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا. غەیاز سورشی، کارگێڕی مەڵبەندی نینەوە و بەرپرسی سەربازی یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر هۆکاری گرژی و ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و تورکیا پێش هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ چوونی وایە. لایەنێک ڕۆڵی هەیە لە دروستکردنی گرژی زیاتر لە پەیوەندیەکانی تورکیا و یەکێتیدا، ئەمەش وەک ئاماژەیەک بۆ پارتی دیموکراتی کوردستان. سورچی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ بەغداد اليوم ڕایگەیاند دوو هۆکار لە پشت گرژی پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا هەیە. یەکەمیان ئەوەیە کە پارتی ڕۆڵی هەبووە لە تێکدانی پەیوەندیەکە و بەردەوام تۆمەتبارکردنی یەکێتی. هۆکارێکی تریش پەیوەندی یەکێتیە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات کە تورکیا بە بەشێک لە پارتی کرێکارانی کوردستانی دەزانێت. لە ڕاستیدا هەسەدە هیچ پەیوەندیەکی لەگەڵ پارتی کرێکاراندا نییە و لە لیستی تیرۆردا پۆلێن نەکراوە، بەڵکو هاوپەیمانی ئەمریکا و هاوپەیمانانە و لەلایەن ئەو وڵاتانەوە هاوکاری دەکرێت. سورچی ئاماژەی بەوەش کرد پەیوەندی ئێمە لە سەردەمی مامجەلال لەگەڵ تورکیا زۆر بەهێز بوو. هەروەها نوێنەرایەتی و نووسینگەی پەیوەندیەکانمان لە تورکیا هەبوو، بەڵام داخراو ساڵانێکە تورکیا گەماڕۆی ئابووری لەسەر سلێمانی جێبەجێ دەکات. ئەمەش بە بیانووی هاوکاری یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان. لە کاتێکدا ئەندامانی پارتی کرێکاران زیاتر لە ناوچەکانی نفوزی پارتی دیموکرات ئامادەن، بە تایبەتی لە هەولێر و دهۆک. گرژیەکانی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و تورکیا لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو گەیشتە لووتکە، کاتێک بۆردومانێکی ئاسمانی لە ناکاو فڕۆکەخانەی عاربەتی لە پارێزگای سلێمانی هەژار. لە تەقینەوەکەدا سێ ئەندامی گروپی دژە تیرۆری یەکێتی گیانیان لەدەستدا و بەرپرسانی سەربازی عێراقیش ڕایەنگەیان. فڕۆکەیەکی بێفڕۆکەوان کە لە ئاسمانی تورکیاوە هەڵگرا بوو بۆردومانەکەی کردووە. بەڵام ئەنقەرە ڕاستەوخۆ بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆ نەگرت و لە بری ئەوە ڕۆژی دواتر وەزارەتی دەرەوەی تورکیا بانگەشەی ئەوەی کردکە ئەندامانی پەکەکە لە کاتی ڕووداوەکەدا لە فڕۆکەخانە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان مەشق و ڕاهێنانیان کردووە. دوای چەند هەفتەیەک باڵفڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی وتی بەجددی ناتوانم سەفەر بۆ تورکیا بکەم، چونکە تورکیا ئەو کارە قێزەونەی ئەنجامدا کە بووە هۆی شەهیدبوونی سێ هاوڕێم لە عاربەت. ئەنقەرە پێشتر ئۆپراسیۆنی سەربازی دژ بە پارتی کرێکارانی کوردستانی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتیدا ئەنجامدا بوو، بەڵام بە ئامانجگرتنی هێزە ئەمنیەکانی یەکێتی دیاردەیەکی نوێ بوو لە گرژیەکان. لە کاتێکدا تورکیا شەڕ دەکات بۆ دەرکردنی پارتی کرێکارانی کوردستان لە هەرێم، نیگەرانە لەوەی سلێمانی کە دەکەوێتە دووری سنوورەکانیەوە ببێتە بنکەیەکی نوێ و قوڵایی ئەمنی بۆ ئەو هێزە. ئەنقەرە بە ڕوونی داوای لە یەکێتی کردووە خۆی لە پارتی کرێکارانی کوردستان دوور بخاتەوە کە دەیان ساڵە لە ناوخۆی تورکیا ئۆپەراسیۆن ئەنجام دەدات. پێشتر هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا لە میانی گەشتێکدا بۆ بەغدا و هەولێر لە مانگی ئابی 2023دا وتی پارتی کرێکارانی کوردستان دەیانەوێت سلێمانی بکەنە قوڵای ئەمنی خۆیان و ئێمەش وەک دەوڵەتی تورکیا بەوە ڕازی نابین.